شێف ئێمە وەکو خانمان دایما مەراقمانە زۆربەی خانمەکان لە هاویندا خۆیان دۆشاو دروست دەکەن ئایا ئەم دۆشاوە ئامادەکراوانە وەک ئەوانن کە ئێمە دروستیان دەکەین؟ دەستی خانمەکان خۆش بێت بەڵام من دڵنیاتان دەکەمەوە کە ئێوە ناتوانن بەو شێوازە تەندروستە دروستی بکەن لەبەروی لێرەدا بە تەکنەلۆژیایەکی زۆر گرنگ دروست کراوە. مادام وایە با گوێ بگرین بەڵام بە شێوازێ باسی بکەن کە ئێمە بتوانین لێ تێبگەین. هەر ئەوەندەی تەماتەکان کۆکرانەوە دەێنرێن بۆ کارگە. نابێت تەماتەکان بمێنێتەوە یاخود دەرمانی بۆ بکار بهێنرێت. ئێستا و تەماتی ئێوە بەکارتان هێنا چەندێک ماوەتەوە دەرمانی تیا بەکار هاتووە یاخود نا ئەوە ئێمە نایزانین ئەوە زێر دەیزانێت. ئەمە گرنگە. دوایەوە ئەمە جوانترین تەماتەیە کە بە تایبەتی بۆ زێر بەرهەم دێنرێت. بێوی دەستی بەرپێ بە چەند قۆناغدا تێپەڕ دەبێت وەک شۆردن، قاشکردن، گەرمکردن و تەنەکردنەوە. لە توێکڵەکەی و ناوکەکەی جا دەکرێتەوە لە 92 پلەی گەرمیدا خاوێن دەکرێتەوە لە میکرۆب تا دەبێت بە 28 بریکس ئەنجا دەچێتەم قوتەوە. 28 بریکس چیە شێف؟ هیچ نەمبیستووە. ئەی بە شێوازی باست ناکرد کە ئێمە تێبگەین؟ ڕێگوام ئەوت دەتوانین بریکس وەکو مادەیەکی ڕق ببینین. یعنی کاتێک کە لاسک و توێکڵ و ناوک و ئاوی تەماتەکەمان دەرهێنا ئەوەی کە دەمێنێتەوە پێی دەوترێت تەماتی ڕاستەقینە. لە دۆشاوێکی باشیشدا ئەم ڕێژەیە 28. ئەم زانیاریە لەسەر لەزگەی دۆشاوەکەش دەنووسرێت. سەیریکە لێرەیە. لەبەرەوە نەک تەنها لە هاویندا بگرە لە هەر چاوەرزەکەدا دەتوانن چێژ لە تامی تەماتی بەلەزەت ببینن لە خواردنەکاندا. ئەگەر وا بێت خانمان هیچ پێویست بە زەحمەت ناکات. زێر جوانترین دۆشاوە بە تازەترین تەکنەلۆژیا دروست کراوە بێ ئەوەی دەستی بەر بکەوێت. با دروشمەکەمان بێت جوانترین تەماتەکان کە گەورە بوون دەبن بە دۆشاوی زێر.